ئەمێن وەڵاهی ئەو سارنا دەنا چەند سارە لە کەلتورەکەش بەشداریم دەکرد و چقات و جلوبەرگ و بە پشتیوانی ئەڵڵای لەویش یەکەمم هینایە بەس ئەو ڕۆژهاتم سارانە بەشداری دەکەم لە مناسەبەکان چ هەموو شارەکان لێرانە کۆ دەبنەوە زۆربەی کەسایەتیەکانیش بە سای ئەوەی لە هەولێرە زۆربەی ڕاگەیاندن و کەسایەتیەکان سەردانم دەکەن بە ناوی ژینگە و چێ من سەوسترین ماری هەرێمی کوردستان دەرچوو بووم لە هەولێرێ لە سەدەستی سوید و ڕێکخراوە منەزەمیە ژینگە دۆستەکان ئامریشیەکان دوای لە عێراقیشم بردەوە لەوی شەریەکەم بووم دوای سەوسترین مار بووم لە هەموو عێراق دەرچووم لەسەر ژینگەش یەکەمم هیناوە ئەوجا ئەلعانیشاتمە هەلە بجەی زۆربەی ئیلاقەم لەگەریان هەیە بەس کەلتورەکانم زۆر پێ جوانە ئەلێرە هەموو کەلتورە چێبینی ئەوە دۆکە وە زاخۆیە وە سولێمانیە وە گەرمیانە ئەوە هەولێرە سولێمانیە زۆرم کەی بە کەلتورەکان دێن لەسا هەندێک زیاتر درم پێخۆشە بی کوڕەکەشت لەگەڵ بەشدارە ئەمڕۆ کاکە میری مەلیک فەیسەڵی بەری کاکە میر چۆنی باش کاکە میر پێت خۆشە ئەو فستیڤالە باڵێ لە کەیەوە نەت کردووە تا ئێستا دوو جار وەڵا ئەتاڵان دوو جار کردیتەوە جارت کردیە خەڵک چ دەڵێن دەڵێن جوانەیان دەڵێن بیکە دەڵێن جوانە